زمان و ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕە 158. مەلا ئەنوەرێ مایی مەلا ئەنوەرێ مایی تۆڕەڤان و مێژوونووس و هۆزانڤان بوو، نیشتیمان پەروەر و کورد پەروەر بوو، خەباتکار و جانفیدا بوو. ناوی ئەنوەر محەممەد تاهیرە لە ساڵی 1913 لە گوندی مایێ لە ناوچەی بەرواری ژۆری لەدایک بووە. تەمەنی 2 ساڵان بوو کە باوکی کۆچی دوایی کرد. هەتا تەمەنی دەبیتە 6 ساڵ هەر لە گوندی مایێ دەبێت. پاشان دایکاوی ئەوی دنێرێتە گوندێ بامەڕنێ بۆ خوێندن. هەر لەو گوندا خوێندنی سەرەتایی بە 2 ماهی دینیت. پاشان بەڵام لەبەر دەستکورتی خوێندنی ناوەندی پێتەواو نەکراوە و شانی داوەتە بەر خوێندنی ئاینی و بەفەقێتی لە زاخۆ و دهۆک و ئامێدی و شوێنانی دیکە گەڕاوە. لە ساڵی 1936 ئیجازەی مەلایەتی پێدراوە لە گوندەکانی شێروان مەزن و بارزان و لە ناو عەشیرەتی هەرکی دەرسی داوە. گەلێک کاری میری کردووە، لە سەر هەڵوێستی سیاسی گیراوە و لە ساڵی 1946 دەستگیر کراوە. بۆ ماوەی 22 مانگ دەخرێتە بەندی خانەوە. یەکێک بووە لە ڕۆشنبیر و ڕووناکبیرە کوردانەی کە پشتەوان و هاریکاری شۆڕشی 4 تەمووزی ساڵی 1958 کردووە و ئەندامی یەکێتی ئەدیبانی عێراق بووە. دەیان گوتار و نووسینی لەسەر ئەدەب و مێژووی کورد بە هەردوو زمانی کوردی و عەرەبی نووسیوە و لە ساڵی 1959 لەگەڵ وەفدێکی میلی بەسەردان چوویتە چینی میلی و لەوێ گوتارێکی بە نرخی لەسەر ڕۆشنبیری و مێژووی کوردان پێشکەش کردووە. گەلێک هۆزان و گوتاری لەسەر ئەدەب و نەتەوەی کورد بڵاو کردوتەوە. لە ڕۆژی 22 حوزەیرانی ساڵی 1962 لە شۆڕشی بەرەوانی لە بوونی نەتەوەی کورد شەهید دەکرێ و دەچێتە ڕیزی نەمرانەوە. کاتێستە بە دیسان تەمەشاکەین بزانین ساڵی 1913 لە گوندی مایە لەدایک بووە، پاشان چووە خوێندیتی لە گوندی بامەڕنێ. ئەوجا پاشان بووە بە مەلا و چوویتە گوندەکانی شێروان مەزن و بارزان و لە ناو عەشیرەتی هەرکی دەرسی داوە. وەزانین ئەو گوندانە دەکەونە چێندەرێ. مەلا ئەنوەرێ مایی 1913 هەتا 62 ئەوەی ڕاستیبی لە هەندێک جیان نووسرایە 63. ئەوجا نازانم کامە ڕاستە و کامە هەڵەیە. 62 کۆچی دوای کرێ یان 63. ئەگەر 62 بی دەکا تەمەنی زۆر تەنیا 49 ساڵە، ئەگەر 63 بی ئەوە دەکات تەمەنی بوویتە 50 ساڵ. بەروە گوندی مایەش لە بەرواری ژۆری. ئێستا لە ساڵی 36 دەبیتە مەلا، واتە تەمەنی چەند بووە کە بوویتە مەلا؟ زۆر گچکە بووە، تەنیا 23 ساڵە. لە ساڵی 46 دەگیرێ. لە ساڵی 1946 دەستگیر کراوە بۆ ماوەی 22 مانگ.
زیندانی کراوە. پاشان کە شۆڕشی چاردەی تەمووز ساڵی 1950 ڕوودەدا یان بەرپا دەبی، چێ سەرکردەی ئەو شۆڕشەیە؟ عەبدولکەریم قاسم. عەبدولکەریم قاسم چێ بوو کە ئەو شۆڕشەی کرد لۆ هەموو عێراقیەکان؟ عەبدولکەریم قاسم خەڵکی لە بەغدایە دانیشتیە، خەڵکی چێن دەرێت تەواو نازانم، بەڵام لە گوگڵ خوێندمەوە، ئەو نازانم هەتا چەندی ئەو سەرچاوانە 100% ڕاستن. دایکی عەبدولکەریم قاسم کورد بووە، زاراوەی کوردیەکەشی زاراوەی فەیلی. عەبدولکەریم قاسم هەمان شت وەکو مەلا ئەنوەری مایی، ئەویش نەک لە 13 بەڵکو لە 1940 لەدایک بووە و لە 63 کۆچی دوایی دەکا دەیکوژن، ئەویش شەهید دەبی. بەعسیەکان کە دێنە سەر حکوم 1963. ئەوها کودەتای بەعسیەکان لە ساڵی 1963 نەک دەیکوژن، گول لە بارانی دەکەن، وەکو ئەوەی وایە ئیعدامیان لەو جۆرەی. ئێستا ئەگەر تەمەشاکەین بزانین ئەو جێی لەدایک بووە دەکەویتە چێندەر، بامەڕنێ بەرواری زیاتر ڕەنگە بەرواری ژۆری نەبینمەوە لەسەر ئێرە لەسەر ئەو نەخشەی، بەڵام ئەویش هەر ڕەنگە نێزیک بی لە بامەڕنێ لێرەیە، لە چێندەر نێزیکە، وەکو دەبینن لە سەروی خواروی کوردستانە کە لە دهۆک نێزیکە، زۆر نا، بەڵام پاشان چوویتە کە بوویتە مەلا، چوویتە گوندەکانی شێروانی مەزن و بارزانکە، وەکو دەبینی دەکەویتە ئێرە، تۆزێک لە خوارترە. شێروانی مەزن لێرە نووسرا، بەڵام بارزان نووسرایە و عەشیرەتی هەرکی لەو جێیانە دەژین یان ژیاینا و دەژین، لەوێ مەلایەتی کردیە، هەر لە تەمەنی گچکە 23 ساڵ بووە. کاتە لێرە ئەوە تۆزێک باسی لە چێ لەدایک بووە. ئەوجە ئێستا تەمەشای یەکێک لە شعرەکانی بکەین. پاشان ساڵی 1962 نووسرایە، کوژرایە، بەڵام ڕەنگە 63 بی، ئەوەش دەبی، چونکە ئەو کاتی لە 63 ڕەنگە لە 62ەوە کوشتن دەستی پێکردبی. کودەتای بەعسیەکان لە 63 هەبوو، دوای جارشکەش لە 68ش. ئێستا ئەگەر بزانین چ شعرەکی نووسیە، شعری پرسا من ژ خودێ. لێرە پرسا من ژ خودێ وەکو ئەوەی وایە شاعیر لەگەڵ خودای خۆی، خودێ واتە خودا، خوای خۆی قسان بکە و هەندێک گلەیی هەیە، پرسیاری هەیە دەربارەی کوردان. بزانین چ دەڵێ؟ پرسا من ژ خودێ، ئەمن لە خوای خۆم دەپرسم یان لە خودای دەپرسم. خوداوەندێ پاک و سەخی و میهرەبان، دلۆڤانی هەردەم ji بۆ مە هەمان، هەموو کار بەدەستێ تەنە بێشکە، چ فەرمان بکەی دێ ببیت
بێ ڤەمان. دزانم دگەل کەس تەنینە چووکین، دزانم ji بۆ هەر کەسێک تووی خودان. هەمی دنیا ئەڤڕۆ تە کریە مرۆڤ، ji بۆ هەر کەسێ تە کری یار زەمان. ji بۆ هەر کەسێ تە کری دۆست فەلەک، ji bilê me Kurdan nema bêşivan. Nê em ji sepan û bendê te ne, me hişyar ke ya Xwedê mezin ji xewan. Çi guneh heya me Xwedayê bilind, çi sûç me heya ey Xweda dabizan. Mebîne li ser rêkeka rast û ruhin, ji pişta me bavê vê barê giran. Tۆ aza bike vî welatê kemêd, bikêşe derî wî dest ta sivan. ئەو جا ئێستا با تەمەشاکەین بزانین ئەوە مانای چییە و چی گوتیە و کو لە خوای پاڕایتەوە چی دەوێ لە خودای خۆی. یەکەم جار باس دەکا خوداوەندێ پاک و سەخی و میهرەبان، واتە تۆزێک مەدحی دەکا پێیدا هەڵدەڕێ خوداوەندێکی پاچی و میهرەبانی دڵنەرمی و سەخی. سەخیش واتە دەستت کراوەیە هەر کەسێک داوای شتێکت لێ بکە پێی دەدەی. دلۆڤانی هەر دەم ji بۆمە هەمووان، واتە ئەتوو هەموو جارێ لەگەڵ هەموومان هەموو کاتێک بەبێ ئەوەی جیاوازی لۆ هەموو کەسێکی دلۆڤانی میهرەبانی بەبەزەی هەموو کار بەدەستێ تەنە بێ شک. بەبێ شک واتە هیچ گومانم لەوەی نییە کە هەموو ئیشەک وەدەستی تووە، هەموو کارێک وەدەستی تووە. هەرچ فەرمان بکەی دێ ببیت بێ ڤەمان. ئەتوو فەرمان بە هەرچ ئیشەکی بکەی ئەو ئیشە دەکرێ بەبێ ئەوەی ئیشەکە بمینێتەوە، نامینێتەوە جێبەجێ دەبی بێ ڤەمان بێمانەوە، بێ ئەوەی ئیشەکە نابی نەکرێ دەبی هەر بکرێ چونکە ئەتوو فەرمانتدایە. دەزانم دگەل کەس تەنێ نەچووکین، ئەمن دەزانم ئەتوو لەگەڵ کەس هیچ ناخۆشیەکت نییە، هیچ دڵڕەقیەکت نییە، هیچ کێشەیەکت نییە لەگەڵ کەس. ئەوەی دەزانم. دەزانم ji بۆ هەر کەسێک تۆی خودان. دەزانم ئەتوو لۆ هەموو کەسێکی خودانیانێ، خودانیش واتە خاوەنیانێ ئاگات لێیانە. هەمی دنیا ئەڤڕۆ تە کریە مرۆڤ، ئەتوو لە هەموو دنیاێ ئەو ڕۆکە لە هەموو دنیاێ مرۆڤت دروست کردیە. ji بۆ هەر کەسێ تە کری یار زەمان، لۆ هەر کەسەکیش دۆست و هاوڕێ و هەڤاڵ و هاوڕێی زەمانت دانایە. واتە هەر مرۆڤەک دەبی خێزان و هاوڕێ و یار و دۆست و کەسی هەبی چونکە ئەتوو مرۆڤەکانت دروست کردیە. ji بۆ هەر کەسێ تە کری دۆست فەلەک، و هەمیشە دیسان لێرەش بۆ لۆ هەموو کەسێک ئەتوو فەلەک لێرە ئەویش هەرواتە دنیا و زەمان ئەتوو خەڵکت لۆ داناینە. ji bilê me Kurdan nema bêşivan. ئەوجە ji bilê لێرە ئەمن تەمەشاکەم بزانم مانای چییە لێرە نووسیتیان ji bilê بزانین مانای چییە. ji bilê واتە بێجگە لەمە، ئەتوو لۆ هەموو کەسەکی دۆستت دانایە و دنیات دانایە بێجگە لە کوردان تەنیا کورد ماینە بەبێ ئەوەی هیچ شوانەکیان هەبی، هیچ کەسێک هەبی لێرە شوان واتە ڕەنگە بەبێ هەبوونی
دەوڵەتی سربەخۆ بەبێ هەبوونی سەرکردەی دەوڵەتی سربەخۆ ڕەنگە ئەو هەمانای هەبی، یان بەبێ هەبوونی پشت و پەنا، ئەوە زۆر شتی دەگریتەوە بەبێ هەبوونی شوان، واتە شوانێک کە ئاگای لێبن. نێ ئەمژە سەپان و بەندێت تەینە لەبەر چ ئەوها دەکەی چما ئێمە سەپان و بەندەی تۆنین، ئەدی ئەمەش وەکۆی وایە ئیش لۆ تو ناکەین بەندەی تو نینە. مە هەشیار کە یا خودێمە زنج خەوان ئەگەر ئەمە خەومان لێکەتبی دەنا هەشیارمان کەواتە بە ئاگامان بینە ئەی خوای گەورە، ئەگەر ئەمە خەو نووسینە بە ئاگامان بینە هەشیارمان کەوە. چ گونە هەیە ما خودایە بڵند، ئەمە ئەی خوای بڵند، ئەی خوای بەرز، ئەمە چ گوناحەکمان کردیە، خەتایەکەمان چییە، چ سوچمە هەیە ئەی خودا. ئەمە ئەگەر سوچمان هەبی دابزانین، پێویستە بزانین سوچەکەمان چییە، گوناحەکەمان چییە. مەبینە لەسەر ڕێکە کە ڕاست و ڕۆن، ئەگەر ئەمە لەسەر ڕێیەکی ڕاست ناڕۆین، لەسەر ڕێیەکی ڕووناک و ڕۆشن ناڕۆین، ئەمە بینە سەر ڕێی ڕاست، مەبینە لەسەر ڕێگەکە ڕاست و ڕەوهەن. ژ پشتامە باوێ بارێک گران، ئەگەر ئەمە نەک ئەگەر ئەمە لێرە ئەمە بارەکی گرانمان لەسەر پشتەیە، ئەو بارە گرانە لەسەر پشتی مەلابە. ژ پشتامە باوێ واتە ئەو بارەی لەسەر پشتمان بینە خوارێ بارێک گران، ئەوە پاڕانەوەیە لە خوا. تۆ ئازا بکە وێ وڵاتی کەمێت، واتە تۆ ئەو وڵاتەمان ئازاکە کە وڵاتەکەمان لە ژێر دەستانە، بکێشە دەرێوی دەست تاسبان، ئەو وڵاتەمان دەربینە بیچێشە دەرێ لە دەستی دوژمنان. کەواتە پاڕانەوە و پرسیارکردنە و قسەکردنە لەگەڵ خودێ، بەڵام نەک پاڕانەوە لۆ خۆی وەکو زۆر کەس کە لە خوای دەپاڕێنەوە. پاڕانەوەی شاعیر تەنیا و تەنیا لۆ سربەستیە و هاتنە دەرە لە ژێر دەستی دوژمنان و هەبوونی شوان واتە هەبوونی دەوڵەتەکی و هەبوونی سەرکردە و سەرکردەی دەوڵەت و هەبوونی دەوڵەت. بێگومان دەوڵەت هەیە بەڵام لە دەستی تاسبانەواتە لە دەستی دوژمنانە بیهینە دەرێ. ئەو جێسا دیسان تەماشای ڕاوەکردنی پەیوەکان بکەین. دلۆڤان واتە ئەتوو بەبەزەیی بەڕەحمی ji بۆمە هەمان واتە بۆ هەمووی ئێمە، بێڤەمان واتە بێمانەوە، بێ ڕاوەستان، بێ تاخیر بوون. چووکین لێرە کینە و بوغز و ناکۆچی و ئەو شتانە تەکریە، واتە ئەتوو کردوتە مرۆڤ ئەتوو دروستت کردیە، خاک ئەتوو دروستت کردیە، ئەمە هەشیارکەواتە هۆشیارمانکەوە یا خودێ من ئەی خودای گەورە چ گوناح هەیەمە، ئایا ئێمە چ گوناحێکمان هەیە. ڕۆهن واتە ڕوون و ئاشکرا و ڕۆشن. ژ پشتامە باوێ بارێک گران، ئەو بارە گرانەمان لە کۆڵکەوە لەسەر پشتمانە. بێشک بێگومان ژبلی بێجگەلە، هەموو کەس خاچی هەیە، هەموو کەس شوانی هەیە بێجگە لە کورد شوان شوان نێ ئەم، بەڵام ئێمە نا بێجگە لەمە. یا خودێمە زن ئەی خوای گەورە مەبینەواتە ئێمە بمان هێنە سەر ڕێگەی ڕاست، مەبینە سەر ڕێی ڕاست. ژ پشتامە باوێ لە سەرمان لابە لە کۆڵمان بکەوە. تۆرەوان واتە ئەدیب و
وێژە نووس یان وێژەوان. لێرە ئەوە دەربارەی شاعری ئەو جارەمان کە لە کاتی کە پشتگیری خۆی لۆ هەموو کوردان و هەتا لۆ سەرۆکی هەموو عێراقیش ئەو کات عەبدولکەریم قاسم هەبووە و پشتگیری لە شۆڕشەکەی کردیە، چونکە کوردەکان بەو هیوایەی بوون کە عەبدولکەریم قاسم ئاگای لە مافی کوردان بێ وەکو هاوڵاتیەکی پلەیەک تەماشا بکرێن نەک بە پێچەوانە. کاتە ئێستا زانیمان مەلا ئەنوەرێ مایەی لە چێ لەدایک بووە، کوژایە، چی کردیە، چی نووسیە و هیوادارم خوێندکاری ژیر تۆزێک بچی شێعرەکانی بخوێنیەوە و زیاتر دەربارەی بخوێنیەوە، چونکە جێگەی شانازیە. لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی.